ئێمە دوای 12 ساڵ لە تیرۆری شەی سەردەشت هەمان خواست و ویستی یەکەمین ڕۆژەکانی لە دەستدانی سەردەشت دووپات دەکەینەوە دەبێ بکوژانی سەردەشت و نەخشەدا ڕێژەران و ئەوانەی لە پشتەوەی تیرۆرەکەنەوە ئەوانەی ویستیان سینناریۆی گاڵتە جارانە بەڕێوە ببەن ئاشکرا و دادگایی بکرن یەک زەڕە لە مافی خۆمان خۆش نابین دەبێ بکوژانی سەردەشت و نەخشەدا ڕێژانی ئاشکرا و دادگایی بکەن نەماندوو دەبین نا ترس و هەڕەشەکان دەمان ترسێنێ لەسەر خواست و ویستی یەکەمین ڕۆژەکانی لە دەستدانی سەردەشت پێداگیرین زیاتر بەڵام بێگومان لە بارودۆخی ئیمڕۆی کوردستان کە دەسەڵاتێکی مەدەنی و دەسەڵاتێکی سیاسی بوونی نییە وەڵکو دەسەڵاتێکی میلیشیایی حزبیەکە دەستگای قەزایی وە دەسەڵاتی دادوەری بۆ خۆی قۆڕەخ کردووە کە بکوژانی سەردەشتیش لە سەرەوەی هەرەمەکانی دەسەڵاتی دادوەری و قەزائینە ئاشکراکردن و دادگاییکردنیان شتێکی مەحاڵە بەڵام هەر ئەوەندە دەڵێن کە ئێمە تووڕێی و ناڕزایەتیەکانمان دەخینە پاڵ تووڕێی و ناڕزایەتی سەرجەم خەڵکی کوردستان و ڕۆژێک دادێ گوێسکەی بکوژانی سەردەشت و باقی دەنگە ناڕزاتەکان هێ دەگرین و دایاندەی نەدادگا هاواری سەردەشت هاواری هەمان ئەو خانە نیشانانە کە ئێستا لە سڕەی موچەکانیان جانە دەست دەدەن هاواری سەردەشت هەمان هاواری ئەو گەنجانەنە کە لە دەریای ئیجا دەریای ئیجە دەخنچێن لە تاو بێکاری و نەبوونی و دەسەڵاتێکی دادوەری و عادل لە کوردستاندا هەڵدێن هاواری سەردەشت هاواری هەموو ئەو گەنجە ناڕازیە دانەمەزراوەنە کە لە جادەکانی هەولێر و سلێمانی و کەرکووکە دەنجیان لە بەرامبەر دەسەڵاتی خێڵکی و بنەماڵەییدا تونتر و تیشتر دەکەن بۆیە هاواری سەردەشت بەردەوامە هاواری سەردەشت هاواری خەڵکی سەرجەم خەڵکی کوردستانەوە گریانی دەنجی سەردەشت لە بۆ ئەوە بوو کە ڕۆژێک لە ڕۆژان کۆمەڵگای کوردستان ئاوا زەلیل نەبێ کۆمەڵگای کوردستان ئاوا نەعەدالەتی زیاتر باڵ نەکێشێ بەسەر سەرجەم کارەکانەوە بۆیە تا ئەو کاتەی نەعەدالەتی هەبێت تا ئەو کاتەی نادادی هەبێت تا ئەو کاتەی ئازادیەکان پێشێل بکرێت تا ئەو کاتەی بێکاری هەبێ سەردەشت هەمیشە زیندووە و هەمیشە لە یادەوەری خەڵکدا دەمێنێتەوە.